ژمارەکانی بە ئێستیماس ئەرین ئەزانی ساڵیە کەڕەتی 25 چەنەکە؟ ئەگاتە 2525. ئەوە لای کێ فێربوون؟ لای مامۆستا شوێنەی فێربوون. مالیک ئەو بۆ بێتاقەتی ڕگانم هەمیان فێری ئێزیماس بووبوون بەس من نەمەزانی. ئەکات تۆ شتوانی فێربی ئەوە لای کێ فێربوون؟ وتیان لای مامۆستا شوێنەی فێربوون. بێتاقەت مەبە بچۆرە لای هاوڕەکانت جاریان لەگەڵ ئەوانە بڕۆ بۆ ئەوی تۆش فێر بیت باشە؟ جا مناڵ ئێستا بەزم ڕزمی زۆرە کاتی ئێمە خۆم شتانە نەبوو لە ئێستا خۆشبەختانە چەندین بابەتی ڕاهێنان هەیە بۆ منداڵ کە بتوانێت سوودی لێبینێ و لەم بوارەشا چەندین خانمی سەرکەوتومان هەیە کە کار دەکەن و ڕاهێنان دەکەن. لە بەرنامەی ئاژین ئێم جارا خانمێکتان پێدەناسێنم کە لە بواری هزری منداڵانە ڕاهێنانە و ئەزمونێکی باشی لە بوارەدا هەیە لەگەڵمان هەبن. شوێنێ بەهادین محەممەد لە دایکبووی ساڵی 1995 شاری سلێمانیە و هەر لەوێشدا دەنیشێت. ئەندازیاری شارستانی لە زانکۆی سلێمانی تاو کردووە بەهۆی خۆشەویستی بۆ منداڵان و حەز و خولیای بۆ ڕاهێنان و کارکردن بە خۆبەخشی بۆ ماوەیەکی زۆر. خۆی لە بواری ڕاهێنانی هزری منداڵاندا دەدۆزێتەوە. شوێنەخان ئەزمموی 10 ساڵی لە بوارەکەدا هەیە و توانیوێتی چەندین بڕوانامەی ڕاهێنان بەدەست بهێنێت. دواتر ئەزمموونەکەی دەگوازێتەوە بۆ کردار و دەیکاتە پرۆژێک خۆشی دەبێتە بەڕێوەبەری پرۆژەکە و هەلیکار بۆ چەندین کەسی دیکەش دەڕەخسێنێت. ئەم خاتونە بەگەشتبینیەوە دەیەوێت لە بوارەکەی خۆیدا خزمەت بە منداڵانی کوردستان بکات. زام ئێرە ژووری بەڕێوەبەرە. سەلام عەلیکم. چۆنی شوێنەخان؟ یەخوا بەخێر بێن. ئێرەتان ڕووناک کردەوە. خۆشحاڵم. بەخێر بێن بەخێر بێن سەرچاو. باشن کاتی خۆیاتی. کاتی خۆیان هاتن. یەخوا بەخێر بێن. دەنگ و باسی تۆ. زۆر سپاس مەمنون. پێم بڵم هەموو شادە چی ڕێزی کردووە. ئەزمموی چەندی ساڵە لێ هەڵمان واسیوە. کاتە باش دەستمان پێگرت پێم بڵە شوێنەخان کێیە چۆن خۆتە ناسێنی؟ من شوێنە بادیم هەندەسەی بەدەنیم تەواو کردو لە زانکۆی سلێمانی واتە ئەندازیارم بەڵام بدەی چەندین ساڵە لە بواری گەشەپێدان و لە بواری ئیشکردن لەگەڵ مناڵە ئیش ئەەکەم حتا ئەو کاتەشی کە تەلەبە بووم یانی بەدیایکەیە ئەو کاتی کەشەشم تەواو کردووە هەر حەزم لێ بوو بەبێ دابڕان هەتا ئێستا هەر ئیشم تیا کردووە. کاتەوازێ بەتەواتی لە هەندەسە هێناوە یان بە شەهادەکەیم هەیە ئێستا دەیم بڵێن ڕاهێنەرتەوە بەئەکیدی چونکە زۆر زۆر دەمەکریش. شوێنێکیان کاتە چەنە ئەزمموی کۆ کردوتە لەم بواری خۆت؟ لە سەرەتاوە کە دەستم پێ کردووە ینی بە چەندین خۆلم بینیوە و لە سەرەتای ئیشکردنم ینی زۆر کات و هیواهەیە کە ئەڵێ من بەخۆبەخشی ئیش ناکەم. سەرەتای دەستپێکردنی ئیشم کە ئەمڕۆ ئەتوانم شانازی پێوە بکەم خۆبەخشێکی زۆر زۆرم کردووە کەوای کردووە من بگەم بەم ڕۆژە واتا ڕۆژی وا هەبووە لە بەیانیەوە تا ئێوارە حتا هات و چۆن ناخواردنەکەش لەسەر حسابی خۆم بووە ئیشم ئەکرد. ڕۆژی وا هەبوو لە شوێنێکە ئیشم ئەکرد کە ئەو ڕۆژە تەنها یان تۆپاکردنەوەکە بکە ئەم کرد چونکە حەزم لێ بوو ئەمزانی ئەوە ئەگەێنێ بە ڕۆژێک ئەکید نەتیجەیەکی زۆر زۆر باشی ئەبێت. کاتە وەمسە شوێنێ کاری خۆبەخشی پێ باشە زۆر بۆمان بڕوانامەمان هەیە بە تایبەتیش ئێستا گەنجێکی زۆر ینی زانکۆی تەواو کردووە بەڵام نازانێت لە چێوە دەست پێ بکە کاری خۆبەخشی باشە دەرفەتێکی باشە بۆ ئەوی کە کەسێک پێ بگا لە بوارێکە. لە ئەزمموی خۆمەوە باسی ئەەکەم ینی وەکو سەرتاژ وتم کاری خۆبەخشی منی گەیان بەم ڕۆژە لەبەرەوەی ڕاستە تۆ لە بەرامبەرە مەبلغێک پارەوەەر ناگەی بەڵام کۆمەڵێک مەهارەتی زۆر زۆر باش فێرەبی سکڵی خۆتی پێ بەرزەکەیتەوە توانەکانی خۆتی پێزیعەکەی شارەزایت لە کۆمەڵێک شتا بێت ئەگەر تۆ لە ماڵەوە دانیشی حتمما ئەو شارەزایت بۆ دروست نابێت. ڕاستە کەواتە ئێستا باری ڕاهێنانی ینی جۆرە و جۆرە شێوازی زۆرە تۆ لە
کام بواری ڕاهێنانە خۆت بینیوەتەوە؟ من لەگەڵ مناڵە ئیشم کردووە لەگەڵ هەرزەکارە ئیشم کردووە لەگەڵ تەمەنی گەورەیە ئیشم کردووە بەڵام وەکو حەزی خۆم و توانەکان زیاتر لەگەڵ مناڵە خۆمە بینەوە. لەگەڵ مناڵە تااقەتێکی باشی زۆر ژینگەیەکی زۆر تایبەتە هۆنیاخان یعنی کورسە ناڵم ئاسانە ئیشکردن لەگەڵ مناڵە زۆر کورسە چووکە هەریەکە تەبیعەتێکی جیاوازی هەیە شێوازی مناڵ ئەوشی هەیە دانیشە هەستە ئەوانە بە قسەناگە وەکو گەورەیەک نییە تۆ بە ئیسراحەت لە ژوورەوە دابنیشیت و دەرسی پێ بڵێ وەلا بەرامبەریشە ئەو ناتوانێت وەکو گەورەیەک ئاها دابنیشێک بێت لێ بگرێ بۆیە ژینگێکی زۆر تایبەتی هەیە بەڵام لەبەرەوەی کە حەزێکی زۆرم هەیە بۆی وەتوانایەکی باشیشم هەیە الحەمدولیلا ئەتوانم توانی ماوەڵێن لەگەڵ مناڵە بکەی. پێت وایە ئێستا ڕاهێنەری باشمان هەیە لە کوردستانە یاخود توانراوە پەرە بم بوارە بدرێ؟ الحەمدولیلا بەڵێ یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر ئەبێت یعنی لە چاو ساڵانی پێشووتر بۆ نمونە من لە ساڵی 2012 هاتوومە تەناو ئەم بوارە کە ئێستا 2023 ئەکید گۆڕانکارێکی بەرچاوی تیا دروست بووە. باشە زۆر جارانی ڕخنەش هەیە سەبارەت بە ڕاهێنەران ینی زۆر جار وەکو بزنسێک جۆرێک لە مامەڵەکردنەوە بە شەهادەوەی لێ هاتووە هەر کەسێ هەڵەسێ جۆرێک لە خول ئەکاتەوە کە ڕەنگە ئەو پەیامە نەگەێنێ کە بەڕاستی پێویستە ڕاوسەرنج لەسەر ئەمە چییە؟ هۆنیاخان دەکەوێتەوە سەر کەسەکە ئایا ئەو پەیامی کە پێێتی ئێوێ بە شێوازێک بیگەێنێ بە بەرامبەرەکەی ئاەت هەدەفی لە گەیاندنی پەیامەکەیە چییە؟ ئەکید ئەم لایەنە زەڕورە ڕاستە ئەزانم ڕخنی زۆری لەسەر هەیە زۆر کەسەیە ئەسڵەن ئەڵێت پێویست ناکە هەر شادی نیە لە ڕاهێنەرم وە زۆر بووە شتەکە یعنی بەڕاستی زۆر بووە بەڵام زەڕوریشە یعنی زۆر کات هەندێک کەس هەیە بۆی مەشغەڵەتی ژیانیەوە بە تەواوەتی دەرونی هیلاکە بەڵام کە بەستە ناسێری ڤیددیۆی چەند دقەی کەسێک ئەکا کە پێی سەرسامە یەکسەر ئەگۆڕێ یەکسەر دەرونی مرتاح بێت بەڵێ بە ئەکیدی گرنگە ئەم لایەنە. باش ئێستا تۆ هەر لەم قۆناغەیە وەستاویان ئەو تا بەردەوامی لە پرەودان بەخۆت یعنی بە شەهادەیەکەوە ناوەسی شوێنەی بەردەوام لە پەرە پێدا نابێ بۆی کە بابەتی زیاتر بخوێنە بهێن دوێنێ دەورەیەکەم تەواو کردووە دەورێکە تەواو بە بەردەوامی بە ئەکید باش ئەمە زەڕورە بۆ عنی کەسێک کە لە بوارەکە خۆی بینێتەوە لەویانە وەستێت بە ئەکیدی ئەبدەیت بە بەردەوامی زەڕورە چونکە علم بە بەردەوامی لە پێشکەوتنەوە بە تایبەتی بوارەکەی ئێمە کە بواری مناڵە یعنی دایک و باوکەکە کە ئەیهێنێتە لای تۆ متمانێکی زۆری بە تۆ هەیە تۆ نابێ لە ئەس ئەو متمانە بە ئەکید بە باگراوندێکی کۆنەوە بە کۆمەڵە قسەی دووبارەوە بچیتەوە لای مناڵەکە تۆش ڕاستە مامۆستای بەڵام بەردەوام پێویستت بە نوێبوونەوەیە بەردەوام پێویستت بەوەیە کە فێربیت و وەربگریت. من زۆر بەلامەوە جێ خۆشحاڵێکە خاتونێکە بێنم ئێسێمە ئەم ژوورە بێنم نووسراوە بەڕێوبەر خاتوشێنێ هەنی ئەوم بخۆی ئەوە سلمێنێکە خانمان زۆر کاریان پێکرێ مەش بەڕاستی لە بەرنامەیە ئامانجمان لەوەیە پێم بڵێ هەر بە خۆتەوە وەستاویان ئەوە تا کەسانی تریش هێناوەتە ئەم بوارەوە ڕاهێنان بە ڕاهێنەری تر ئەکەن بۆ ئەوی کە لەم بوارەیە خۆیان ببینەوە. الحەمدولیلا یعنی لە ئێستاە ئێمە وەکو پرۆگرامێکی هزریمان هەیە لەناو پەیمانگاکە پرۆگرامی ئەسدیماسە کە پرۆگرامێکی هزری نێودەوڵەتیە لە ئێستاە نزیکی بە 22 ڕاهێنەرمان هەیە کە لەم 22 ڕاهێنەرە تەنها دوانیان پیاوە هەر هەمویان ئافرەتن و هەمووشیان لە ئیشکردنیان کەواتە هەلی کارتان بۆ زۆرێک لە خانمان الحەمدولیلا بەڵێ باش هەمویان کارەکەن ئێستایی هەمویان سیانیان ئێستا لە دەورە وەرئەگرن بەڵام ئەوانی تریان لە ئێستای هەمویان لە ئیش باشە کاتە ئەو دەورانی کە ئەیبینن چۆنە باوەڕ پێکراوە ینی بۆ نمونە سوودی ئەبێتەوە دەرەنجامەکەیتان بینیوە؟ بەڵێ بە ئەکیدی یعنی ئەو خولانی کە وەری ئەگرن هەمبووی خولی لەلایەن ڕاهێنەری نێودەوڵەتیە و پێیانەوترێتەوە شادەکانیان شادی نێودەوڵەتیە و پاش تەواوکردنیش لەبەرەوەی ئەم بابەتێکی تازە جیاوازی پێەیە یعنی الحەمدولیلا ناڵم تەنها سیانیان ئێستا ئەویش لە ئەسنای وەرگرتنی دەوران ئەوان خەریکیش کرد. باشە پێشەوەی پرسیاری تر بکەم هیچ ڕووداوێکی خۆش هەیە لە پەیمانگا ڕوویا بێ یان پەیوەندی هەبێ بە هەیە یان ناخۆشی شەوێت بە ئەکیدی هەیە لەبەرەوەی ئێمە ژینگەکەمان لەگەڵ ژینگەی مناڵایە بەڵام ڕەنگە لەم دەقەیە شتێکی وا لە خەیاڵمان نەبێت و ئەکید ناخۆشیش هەیە چونکە ئەو مناڵانە کە دێنە لای ئێمە ئەو مدە کاتی کە لە لای ئێمە ئەبێت وەکو مناڵی خۆت وەکو جێکی خۆت ئاگاد لێ بێت یعنی لەو دقەی کە دێتە ناو پەیمانگا تا ئەو دقەی تەسلیمی دایک و باوکی ئەکەیتەوە ئەبێت بە بەردەوامی ئاگاد لێ بێت یعنی بۆ مناڵیش حروکە یعنی یەک تۆز چاوت لەسەری نەبێت یعنی ڕەنگە شتێک بکات کە ئەسڵن تۆ بە خەیاڵتانێت
بۆیە لەم دەقەیە شتێکی وام لە خەیاڵانیە. شوێنێ خان ئێمە زۆر تەرکیزەکەین و سەر کەسایەتی ینی کەسێک کە خۆی پێ ئەگەیانێ بێگومان بە چەندین ینی هەوڵ لەگەڵ خۆیان بە چەندین شێواز تۆ چێکی بۆی کە ها خانمە ببێ بە ڕێنمایەک بۆ خانمانی تر بۆی کە لەم بوارە زیاتر قوڵبیتەوە یاخۆت سوود بگەێنیت. ڕاستە ئۆنیاخان بەڕێزی شت ئافرەتی تو ئیش ئەەکەی لە بوارێکە سەرکەوتوبی ئەزانین کە وەکو ئافرەت ڕێگریمان هەیە بەڕاستی و ئەتوان بڵێ ڕێگرەکان چیانی بۆ ئافرەت ئیشکردن لە دەرەوە وەکو ئافرەتێک لە کاتێکا تۆ خاتێکی یاخۆت کۆمەڵێک ئەترت لە سەرشانە لە ماڵەوە کاتێک دیتە دەرەوە بە سوولاتێک ئەخیتە سەرشانت کورسە ڕەنگە بەوەی قسەی دەوروبەرەوە ڕەنگە قورساییکە بخەنە سەرشانت کە تۆ پێویستت بەم ئیشکردنە نییە وا باشترت کە تۆ لە ماڵەوە بیت چ پێویستە کات تۆ خەریکی بۆنە دەورە خوێندن بی ئانی کۆمەڵێک لەم جۆرە قسانە بەڵام هەوڵ مەدە کە بگەڕێیتەوە دواوە ینی گەورەترین شکستە کە کاتێک ڕنگاوت ناو بەم قسانە بکەویت و بڕۆیتەوە دواوە دائیمەن هەوڵ بە ئەو قسانە بکە بە پلیکانەیەک و پیاە سەرکەوە بۆی زیاتر بەرز ببین. زۆر باشە باشە ئێستا مناڵەکان ئەمڕۆ لێرن نی بچینە لای مناڵەکان و ئەم بەرداوین بێن بە بەرداوەکەمان بە ئەکیدی ئێستا مامۆستایەکمانەیە کە لە ژوورەوە دەرسیان پێ ئەڵێ بەسەرچاو فەرمووی ڕێن فەرم زۆر باشە کاتە خۆ شارەزاتری پێشمانکەوە بەخێر بێنیا زۆر سپاس. چەند کڵاسان هەیە؟ لە ئێستا دوو کلاسمان هەیە چونکە پرۆگرامەکانمان هزرین ئافۆن مناڵەکانمان بەپی کات دێنە لامان ئەمە یەکێکە لەو کلاسانە. بەڵێ سەلام عەلەیکوم باش مامۆستاگیان زۆر سپاس ببرن لە کاتیشانەگەن ئەمڕۆ تۆزێ فەرموو مامۆستاگیان. ئەمە مامۆستا مەڕوانە بەڵێ پرۆگرامی ئێزدیماسی پەیمانگەی ماڵی بلیمەتە. پرۆگرامی ئێزدیماس لەبەرەوەی کە پرۆگرامێکی هزریە ئێمە مناڵەکانمان بەپی کادێن و هەر کلاسێکمان نابێت لە 10 بۆ 12 تەلەبە زیاتری تیابێت و ئەمە یەکێکە لە کلاسەکانمان و کاتەکانمان ئێمە لە بەیانیەوە تا لای ئێوارە هەمووی بەپی کات و بەپی سعات مناڵمان باش مامۆستا شوێنێ جیازی ماجیگمات و ئێزدیماس لە چیە؟ هەردووکیان دوو پرۆگرامی هزری زۆر بەقەوتن کارەکەن لەسەر بەهێزکردنی مێشک و تەرکیزی منداڵ لە پەیمانگەی ماڵی بلیمەت پرۆگرامی ئێزدیماس ئەوترێتەوە ئەم پرۆگرامە لەسەر دەستی چەپی مناڵەکە ئیشەکە واتە هیچ ئامێرێک بەکار ناهێنێت. باش چی سوودێکی هەیە بۆ مناڵ با ئەو بزانین یعنی وەمە بۆچی مناڵەکەم ضرورە فێری ئێزدیماس بێت؟ پرسیارێکی زۆر جوانە چکە زۆر کەس ئەم پرسیارە ئەکاوە بە حکمی ئەوەی ئەم پرۆگرامانە زۆر تازەن بۆ کوردستان. پرۆگرامی ئێزدیماس سوودێکی ئێجگار گرنگ ئەگەیەنێت بە مناڵ بە تایبەتی بۆ هەزر و تەرکیزی منداڵ یەکێک لە سوودە هەرە گرنگەکانی کارەکاتە سەر مێشکی مناڵ چونکە ئەم مناڵە لە یەک کاتە لای ڕاستی و لای چەپی مێشی ئەجوڵێنێ چونکە لەم سیدەسەکانی ئەکا وەڕەنگ بەکارێنێ ڕەمز بەکارێنێ ژمارە بەکارەهێنێ کە هەمووی ئەکاتەوە ناو کردارە بیرکارەکان و هەر هەمووی بەکارەهێنێ. باشە چەندێکی پێچە بۆی مناڵەکەم بە تەواتی فێری تەکنیکەکانی ئێزدیماس بێ و بتوانێت بە تەواتی پەنجەکانی بجۆڵێنێ ئەو شازی کە خۆمان بینیمان. ئەم پرۆگرامە لیڤڵاتە و منهجی تایبەت بە خۆی هەیە و منهجەکان منهجی نەورۆڵەتین هەر لیڤڵێکمان دوو مانگە خایەنێت لە سەرەتای داخڵبوونی مناڵەکەەوە یەکسەر فێری تەکنیکەکانی چۆنێتی دەستگرتنەکرێت چونکە ئەوە یەکێکە لە خاڵا هەرە سەرەتایەکان کە سەرنجڕاکێشی شەکەدە و دەسانیانە دڵن یعنی تەلەبەمان هەیە کە لە مەکتەب مدیر مامۆستاکەی نابدیری مەکتەبەکە بە حەسیبەکەی خەریک بۆ ئەمیش بەدەستی نەیتوانیوە یعنی لێ بباتەوەتی یعنی مدیرەکە وتوێتی تۆ بەس پێم بڵێ سەحرەکەی چی بەکارەهێنی زۆر چێژێکی تایبەتی یعنی بێجگە لەوەی کە ئیسفادێکی زۆری هەیە چێژێکی باشە کاتە منداڵەکەم بێک لیڤڵ ئەتوانێت ئیسفادە بکەیان ئەوتە ئەبێ هەموو لیڤڵەکان چاڵ زۆر کاتە پرسیارەمان لێکرێ کە مناڵێک دێتە ئێرە حتممەن ئیسفادە ئەکا کاتێک کە لیڤڵەک تەواکە بەڵام حتممەن مناڵێک کە 6 لیڤڵەکە تەواکە لەگەڵ ئەوەی کە 1 لیڤڵ تەواکە جیاوازێکی زۆری هەیە. باش مامۆستا شوێنە لە ڕووی کات و تێچوونەوە بۆ نمونە منداڵەکەم پێویستە عنی بەردەوام بێ لەسەری ئەنجا فێرە بێ ئەمە بەنسبەت کاتەکەەوە بەڕێ تێچوونەکەش و ئابوون من پرۆپارێکی زۆرێ بۆ دایک و باوک کلفێکی زیایە. ڕاستە لە ڕووی کاتەوە ئێمە ڕۆژانە لێرە هەفتەی 3 ڕۆژ مناڵەکەینە ئێرە و کاتەکانمان ساعاتێک خەریکی وانە خوێندنی بەڵام وانە خوێندنەکانیشمان وەکو ئەبینن وەکو کلاسێکی وشکی کلاسیکی نییە عنی یاریمانەیە و سەرجەم یاریەکانمان یاری تەرکیزین و شارێکی تەلەبەکانمان هەیە کردن بە گروپمانەیە
مان هەیە لەناو دەرسەکانە یعنی لەگەڵ ئەوەی ئێمە کارەکەینە سەر مێشکی مناڵەکە لایەنی دەرونی مناڵەکەش ئیشی لەسەرەکەی چکە مناڵمان هەیە شەرمنە مناڵمان هەیە ناتوانێت یعنی هەستەکانی خۆی دەربڕێ پرۆگرامی زۆر ئیسفادەی کرد ماوزەشێن هەنە منداڵمان هەیە خۆی ها ئەوەی کە بەناو خۆمان بەداخەوە پێوترێ هەرچەنە من هیچ مناڵێ بە تەمەڵ نازان بەڵام پێوترێت تەمەڵ یان ئاستی لاوازە لە مەکتەب نمرەکانی بەرزنی ئەم منداڵانە بەڕاستی توان فێری ئەم شتانە بن منیش قەت لەگەڵ ئەوانیم هیچ منداڵێک تەمەڵ بەڵکو زیرەکەیەکان جیاوازن ئەوەیە بەڵام کەوتۆتەوە سەر ئاستی توانای هەوڵدانی مناڵەکە و حەزی مناڵەکە بۆ ئەم جۆرە شتانە وەزائیدەن هەندانی دایک و باوکی بەداخەوە مناڵمانەیە زۆری حەزلێتی بەڵام دایک و باوکی یعنی هانی نایە ئەڵێت بۆم ناگونجێت کاتی دەوامی خۆم ئەبا بۆم ناکرێ بهێنم بۆ ئێرە ئەمە وا ئەکا مناڵەکە سار دەکاتەوە بەڵام کاتێک مناڵێک یەتە ناوی و حەزی لێتی و هەوڵ ئایا لەگەڵی بێگومان کاریگەری ئەکاتە سەر ئەمەم دەرفەتە بقۆزمە بۆی زۆرترین سوود بگەێنین بە دایک و باوک بە پەروەردەکار کە ئایا بەڕاستی ئەتوانین بە چۆن هەوڵبین لەگەڵ مناڵەکانمانە بۆی ئاسیان بەرز بێتەوە لە مەکتەبا بێ لە تەرکیزیانە بێ لە ژیانی ڕۆژانەیە ها جیلی ئایپاد هەمیشە قسەی لەسەرە قسەیان پێوترێت تەمەڵن ئاسیان نزمە ڕێنمایی یعنی حەزەکەی ڕاهێنەرێک ئەمە ڕێنمای بین بەعام ئەکید یعنی بەڕاستیەوە گەورەترین خەمی منە چکە ئەو مناڵانی کە دێنە لامان ئەوانی کە ڕێژێکی زۆر ئایپاد و مۆبایل و سیرکردنی تەلەڤیزۆنیان هەیە بەڕاستی لە چاو ئەو مناڵی کە کەمترین کات بەکارێنێ چکە من لەگەڵ ئەوانی با هیچ بەکاری نەهێنێ یان بەکاری هێنا و تۆ لە پڕلی بگیتەوە چکە شتێکی زۆر زۆر غەڵەتە بەڵام وردە وردەکەمی بکەرەوە کاتی بۆ دابنێ ڕێنمای کە سێری چی بکات سێری چی بکات حتا لەکردنی یاریەکانە یعنی من لەسەرەوە زۆر زۆر قسەمەیە کە کاتێک تۆ یاریەک بۆ مناڵەکەت ئەکڕی بەقیدا ئەم جارە تۆ بووکێکت بۆ کڕیوە یاریەکیت بۆ کڕیوە کە تەنها یاری پێکە لەبری ئەوە ئەم جارە یاریکی تەرکیزی بۆ بکڕە خۆت لەگەڵ یاری بکە دڵنیا بە کە ئەچێتەوە زیاتر حەزی لە یاریە تەرکیزەکەیە وەک لەوەی کە لە یاری چکە چێژی لێ بینیوە چونکە جارێک دۆڕانوێتی بەڵام لە جاری دۆما بردوێتەوە یعنی تەنانەت کردن یاریەکان لەگەڵ یا لە ماڵەوە خۆت کاتی بۆ دابنێ ئەمانە هەمووی کار ئەکاتە دەتوانین بڵین کە بەڕاستی تەنها قسەکردن بۆی کە مناڵەکەت بڵی دانیشە هەستا ئەمە بکە ئەو بکە یان ڕێنمایی بکەی شتی پێ بڵێتەوە مانەی ئیسفادەی نیە مەتوانین بە یاریکردن پەروەردە بگەێنین یعنی کار لەسەر مناڵکەین مناڵ کائینێکی زۆر زۆر تایبەتە یعنی کردارەکان لە تۆ وەرەگرێتەوە یعنی لاساریکەرەوەیکی زۆر زۆر عەجیبە تۆ بە کردار چی بکە یعنی بیبینە یەکسەر ئەوەی تۆ لەوە ڕەنگەیاتەوە کاتێک کردار بۆ ئەو زۆر زۆر زەرورە لە قسەکرد باش شوێنێکیان ڕەنگە پرسیارێکی تر بکرێ سەبارەت بەم بابەتانە ئەوەیە بۆچی تەنها گرنگی بەلایانی هزری مناڵ بین زیرەکی و خوێندن و ئەمانە ئەی لایەنە پەروەردەیەکی لەکوێجێ بێتەوە لەم پرۆگرامانە کار لە سەلانی پەروەردەی شەکرێت بێگومان ئێمە لەناو هەر پەیمانگەی ماڵی بلیمەتە لەگەڵ پرۆگرامە هزرەکە تێکەڵکێشمان کردو لەگەڵ بابەتی پەروەردەیی چکە ئەو بابەتی پەروەردەیی بابەتێکە ناکرێت ئێهمال بکرێت لەناو دەرسەکانمانە کە مامۆستاکانمان دەرسەکانەڵێنەوە لەگەڵ بابەتە هزرەکە بابەتە پەروەردەکەشت بۆ نمونە ڕەفیقێکت کە ئەیدۆڕێنێت ئەی باتەوە تۆ ئەیدۆڕێنی با دەستخۆشی لێ بکەین با پێمان خۆش بێ چکە ڕۆژێکی تریش ئەوەی دۆڕێنێ من ئەی بەمەوە ئەکید بوون لە دوای تاوابوونی دەرسەکە مامۆستا و تەلەبەکان هەموو پۆلەکە پاکەینەوە بابەتەکە بابەتێکی هزریە بەڵام تێهەڵکێشیشمان کردو لەگەڵ بابەتی پەروەردەیی زۆر باشە دەستەکانە خۆش بێ ئێوە چەند کڵاسی ئاواتان هەیە ینی بۆ نمونە لە ئێستاە نزیکی سێ کلاسمان هەیە تەمەنەکان جعین چەندێک ئەستا منە دایک باوکێک خەمی ئەوەیە بێ مناڵەکی فێری ئەم لایەنە هزریە و لێکدانەوەی بێ لە چی تەمەنێکەوە توانێت سوودی پێ خۆشحاڵانە ئێستا ئێمە لە تەمەنی 4 ساڵە و ئیشیشمان لەگەڵ کردوون یعنی نەک لە ڕەوزە لە ئەتوانێت ئیسفادەش بکات هاتۆ دەلامان ئیسفادێکی زۆر ئێگر زۆر گەورەبی ینی ساڵ ئێمە لەناو پرۆگرامەکانمانە و لە پەیمانگەی ماڵی بلیمەت و مناڵیشمان لابوو ئیشمان لە سەری کردووە الحەمدوللا ئیسفادێکی زۆر باشیشی کردووە جیاوازی ئەم مناڵانتان بینیوە یان هیچ چیرۆکێکیان بۆ گێڕاونەتەوە بۆی کە ئامان لە هاوڕێکانیان جیاواز ببن ها خۆیان باسییان کردوبێ یەکێک لەو بابەتانی کە زۆر زۆر سەرنجی ڕاکێشام و زۆر زۆر دڵی خۆش کردم ئمە لە پار ساڵا پرۆگرامەکەمان تازە بوو و لە کاتی گەرمی مەکتەبە پرۆگرامەکە دەستی پێکرد 25 مناڵ لای ئێمە بەشداریان کرد لە کاتی گەرمەی مەکتەب ڕۆژگار کورد بوو دنیا تاریک بوو یعنی وانەکانیان ئەخوێند لای ئێمە ئەو زۆر زۆر خۆش بوو کە دوای تەواوکردن و نەتیجەی ئەو ساڵەیان وەرگرتەوە
22 خوێندکارمان معدلیان تەواو فەرقی کردبوو لە ساڵی پێشویان چنێک بوو یعنی ڕێژێک هەبوو تەلەبەمان هەبووە ساڵی پێشتر هەفتای هەبووە ئەم ساڵ کردوێتی بە 96 تەلەبەمان هەبووە هەشتای هەبووە کردوێتی بە 90کان یعنی ڕێژەیەکی زۆر دڵخۆش کات تەنها لە بیرکاریە سوودی لێ نابینە سەرجەم وانەکانی خوێندن ئەتوان ئیسفادە ئەی باشە بۆ توانای قسەکردنی ئەم منداڵە متمانە بەخۆبوون بۆمانە هەمووی سوودی لێ بینە ئەکیدی ئێمە لاشمانە بە بەڵگەوە یعنی خانەوادی تەلەبەکان تەلەفۆنیان کردووە ئەڵێ مامۆستا شوێنێت تا بڵێ شەرمن بوو نەیەتوانی قسە بکات ئێستا یعنی کە یەکێک شتێکی لێ ئەبا یەکسەر یەکتە گۆ یعنی زۆر گۆڕاوە بەڕاستی تەنها بە بەشداریکردنی لە پرۆگرامانە ڕاستە هزریە بەڵام بۆ گوتم کار لەسەر هەردوو لای مێشتی ئەکا یعنی لایەنی دەرونی مناڵەکەش ئەگۆڕێ بە ئەکیدی باشە مامۆستا شوێنێ کەواتە چی بکەین بۆ ئەوی کە منداڵ لەم جیهانە بینی دەرەوەیان ڕەنگە دایک باوکێک بڵێ ئێستا کاتی مەکتەبێتتر ماڵەکەم بە مەکتەبەوە مەشغوڵە بێت توانێت لەو کاتانە ینی لەگەڵ خوێندنەکەیە سوود لەم بابەتانە ببینێ بەداخەوە ئەو بۆچوونێکی زۆر غەڵەتە کە مەکتەب کرایە و مناڵەکە تەنها کاملی کاتەکە بە خەریکی مەکتەب بێ لە پێچەوانەوە و چەندین بەڵگەی لەسەر هەیە و پەیمانگەی ماڵی بلیمەتیش ئەوەی سەلمان کە لەگەڵ خوێندنە ئەگەر بەشداری لە پرۆگرامێکی تریش بکات ئەکید ئیسفادی زۆر باشی لەیەکە باشە ینی هیچ کاریگەری ناکاتە سەر خوێندەکەی بڵی دووە ئەکەوێت چوزانم ها بە پێچەوانەوە زیاتر ئیسفادی لەیەکە با مامۆساوانی تر لە کات نەکەین مناڵەکانی سعاز نەکەین شوێنەخان ئێمە لێرە بڕۆین تر دوێ ئەوە خۆت ڕۆژانە بەچێوە خەریکە بێنیت کە لێرە تەواو بێت دوای تاڵبوون حتمما ئەرکی ترمان هەیە من دەی ماڵم ئەرکی ئێمە لێرەوە دەست پێەکە ئەرکی ماڵەوە بڵێ مناڵ کەواتە لێرە بڕۆین فەرمووی لە خزمەتتانین مامۆستا شوێنە پێشمان عفو دەست خۆش مامۆستا مەڕۆین ماڵساگیان سپاس مەمنون پەنجەی توتە بکەن باشە سەیری پەنجەی توتەکەن لەسەر ئەم کارتەی دەستی من بزانن نەمبەر چەنە تاپان لە پشتی کارتەکە و نمبەرەکە نووسراوە دوایی چێکەکەینەوە سێریکەکەین جای ئایا ڕاستان کردووە کە ڕاستی کردووە باشە بەس تەنها سێری پەنجەی کوێیەکەین توتە نمبەر چەنە پەنجەی توتە چەند بوو 4277 چاپڵەیەکی بۆ لێن ئافرین دیان هەر چوار پەنجەکەم بۆ بخوێنەرەوە ئافرین باڵا بەرزە لەسەر فۆر شارتمان لەسەر سری دەست خۆش زۆر سپاس بەخێر بن یاخوا خۆش بیاخوا یاخوا بەخێر بن کاتە پێشوانکەوە بەخێر بن ڕووناکتان کردەوە هەنیاخە بەخێر بن یاخوا عەزێتیشمان ناوی عەزێت نییە ئەرکی خۆزام هەر پێشوی بگەینە ماڵەوە تۆ میواندارێک و حەزر ئەرکی خۆمانە یاخوا بەخێر بن خۆمان دوونی کردەوە نانە یە بەخێر بن یاخوا شوێنەخان لەگەڵ ماڵەوە چۆنی کاروباری ماڵ زۆرم حەز لێت یعنی یەکێکم لەو کەسانی دەیمە حەزم لە تەرتیبی و دیزاین و پاک و خاوێن و یعنی چنێکیشی لات بم حەز دەکەم دایما ماڵەکەم پاک بێ کاتەمان دوود ناکە کاروباری ماڵ حەزم لە یەتینە زۆرم حەز لە یەتی باشە با بزانین خێزانە بچووکەکەت لە کێ پێگیێت مناڵت هەیە یاننا سپاس بۆ خۆی گەورە کچێکی جوانمان هەیە ناوی باری خاتونە تەمەنی 3 ساڵە خێزانەکەمان لە 3 کەس پێگات لە 3 کەس پێگات باشە کاک ڕێکار بەڵێ ئەو چۆن پشگیری تەکە هاوسەرەکەت یعنی دەیمە ئەڵم بە هیچ وشەیەک سوپاسی کەم قەت ناتوانم یعنی لەبەرەوەی یعنی بەم ڕۆژە گەشتوم دوای ئەوەی کە هاوسەرگیریم کردووە لە هەموو لەقتەیەک لە هەموو لەحزەیەک پشتیوانم بووە لە پشتم بووە زۆر کات هەبووە بێزار بووم بێتاقەت بووم
حەزم کردو کە ئیتر تەواو بەڵام نە یعنی دائیمەن پاڵپشتم بووە کاتە ئەوە وای کرد ینی بەردەوام بی لە تشەکە بەئیدی دایمە ئەڵم یەکێک لەو خاڵانی کە وای کردو من بەردەوام بوو لەسەر پێکانم بۆستم پشگیری هاوسەرەکەم ئەی باشە بەسێک لە ماڵی باوەک ماڵی خەسووکە بە ئەوانش گلەی نەکەن ڕاستە ئەوان ئەکیید پێشەوەی بێتە مەرحەلەی زەواجەوە تۆ ئەزمونێکی باشت هەیە ئەو کاتە چۆن دەست پێ کرد من باسم کرد لا پەیماگا کە من هەر لە تاواکردنی پۆلی شەشمەوە یعنی خەریکی دەورات و دەورە خوێندن و ئیشی خۆبەخشی بووم ئەکیید ئەگەر پاڵپشتی دایک بوو باوکم نەبووایە نم ئەتوانی بگەم بەم ڕۆژە ینی لێرەوە سوپاسێکی زۆر زۆر تایبەتیانەکەم ینی هەموو کاتێک لە هەر کۆبوونەوەیەکە بێت یەکسەر ئەو قسەیەم کردووە چونکە گەورەترین شاق لە پشتی منەوە باوکم و هاوسەرەکەم بووە چونکە پێشەوەی زەواجیشکەم دەیمە باوکم لە پشتم بووە هاوکارم بووە زۆر کات دەورەکانم کە ئەم خوێند ئەکەوتە شەوی درەنگ بەڵام دایمە لە پشتم بووە دەوروبەرەکەم دایمە لۆت بوون لەسەری کە بۆچی ئەم خەریکی خوێندنی هەندەسێ و چیاوە لەم بوارە بەڵام ئەو ئەیزانی کە حەزی من لە کوایە ئەیزانی تاقی من لە کوایە دایمە هاوکارێکی زۆر زۆر سەرەکیم بووە و دایکیشم یعنی زۆر هیلاکە پێمەوە ئێستا زۆر زیاتر بە هیچ وشەیەک ڕەنگە نەتوانی هیچ کات ناتوانیت پاداشتیان بیتەوە هیچ کات ناتوانی پڕ بەتڵ سپاسیان کەیت چونکە یعنی ئەوان زۆر زۆر گەورە ڕێز خۆشەویستیمان هەیە زۆر سپاس شوێنێکیان بیریشم نەچێ ماڵە خەزورانیشم ئەوانیش بە بەردەوامی هەر ئیشێکم هەر زۆر گرنگن بەڕاستی یعنی بەردەوامی دەستخۆشیم لە یەکەن پاڵپشت بن باشە کەس هەیە لە خێزانەکە تا حەزی لەم بوارە بێ وەکو خۆت چزانم خوشک بێ براوێ فوروێیان کەسێک ئەوەندە هاندەرت بێ ڕاستە وەکو حەزکردن لەم بوارە وەکو ئیشکردن لەگەڵ مناڵ کەسێک نییە و بەتایبەتی منت یعنی چاڵەنجێک و گۆڕانکاریکی زۆر گەورەم کرد چکە شەهادەکەی خۆم هەندەسە بوو یعنی ڕاهێنان و ئیشکردن لەگەڵ مناڵە کە دوو بواری تەواو لە یەکتری جیاوازن بەڵام وەکو ئیشکردن وەکو حەز لەم بوارە نا بەڵام بەڵێ بێگومان پاڵپشتێکی زۆر زۆر باشە قەت ئەم پیشەیە دوا بووە کە عنی سود بگەێنی بە منداڵی ها کەسانی خۆ دەوروبەرت هەم لەبەرەوە ئێستا تۆ کەسێکی پەروەردەکاری ڕاهێنەری ڕەنگە جیاوازیەکەت هەبێ ئەمە وای کردووە هەم لەلایەنە ئایلێکەوە بەهێزتر بی بتەوتر بیبی بە نمونەیەک بۆ ئەوانی تر ئەلحەمدولیلا یعنی ئەو ئیشانی کە ئەیبینن زۆر کاتێک لە کۆبوونەوەیە لە میوانداریە کە عیلەیە یەکسەر مناڵەکەی من نمونەیەکی پێ بڵێ نمونەیەکی پێ بکە یان بۆ نموناڵێ ئەها مامۆستاشێنی لێ چۆنە بێت تۆ ئێستا ئایپاد بەکاربێنی موبایل بەکاربێنی ئەلحەمدولیلا بەڵێ شێخان ئەرکی دایکایەتی چۆنە چ پلانەکە هەیە بۆ مناڵەکە هەر لێسەوە حەزەکەی ئەو ڕاهێنانانەی پێ بکەیت یاخود گرنگی بە پەروەردیبی مادەم خۆت لەو بارە ئیشەکەیت هەست دەکەم ئەرکی دایکایەتی پیرۆستترین و قورسترین ئەرکە بەڕاستی چونکە من هەر لە کاتی کە هاتوتە دنیاوە ئینشاءالله تەمەەن درێژ بێ لەگەڵ مناڵی هەموو کەسێکە بە بەردەوامی خەیاڵم لەلای ئەوەیە کە کەسێک بێت ببێتە کەسێکی نمونەی لە پەروەردەکردنیەوە لە شێوازی هەسوکەوتی خۆمانەوە لە شێوازی قسەکردنەوە بە بەردەوامی زۆر زۆر ئاگاداری بە تایبەتی ئێستش کە گەشتۆتە ئەم تەمەنە تەمەنی 3 ساڵ ماشەڵڵا خۆی زۆر وریایە یعنی زۆر وردین لە هەسوکەوتە تێکەڵ هەردووکمانە لە شکڵە بەس تەبیعەتەکە ئێستەکەم زۆری لە باوکێکێ زیرەکێکەشی خۆشەخۆ ئەکید یعنی وتیشم مناڵ لاساری کەرەوەیەکی زۆر زۆر شێخانسە هەر ڕەنگەیەنی کەس بڵێ لە داهاتۆ مناڵەکەم حەزەکەم بێ بەوە یان ئەو بوارە هەڵبژێرێ تۆ هیچ والله ئەوەی ڕاستی بێ بۆمان دیاری نەکردو لە خەیاڵی خۆمانە یعنی تداخلی ئەو بۆی دیاری توانێ خۆی ئەیزانێ حەزی خۆی ئەیزانێ من ئەگەر بێت و لە ئێستەوە بۆی دیاری کەم کە تۆ پاش ڕۆژ ئەبێ ببی بەوە ئەمە لۆدێکە ئەیخەمە سەری لە ئێستاوە حەزی خۆی توانای خۆی تاقیل لە چیا بوو بەو شێوازە ئێمە پشکی ینی هەم من هەم هاوسەرەکەشم لە عیلەوە هەروە هاتوین حەزمان لە چی بووە یعنی پشگیریمان کراوە ئەوە نییە بەشێکمان بۆ دیاری کرابێ و ئیلا ئەبێت تۆ بۆ ئەو بخوێنی و یعنی ئەمانەوێ ئەمەش ڕنگدانەوەی هەبێ لە مناڵەکەمانە دیشاءالله شێنەخان ڕووداوی خۆش و ناخۆشی عەفوهۆنیاخان چارە باش تێ بخۆین
ئێستا هەموو شتێ فێر بوو یعنی لە ماڵ داریکردن ئامادەم ئێستا مناڵەکە هەیە هەستەکەم بەرپرسیارەتی زۆر ئەوەی خۆم کچی گەورە بووم و وتیشم خۆم زۆر حەز لە ئیشکردنە یعنی هەر لە ماڵی باوکیشمەوە یعنی حەزم لە ماڵی پاک و ئەوانە بوو بەڵام لە ڕووی فەرمو لە ڕووی چێژ لەنان و ئەوانەوە ئەکید ئێستا کابانترم بینەوە سەرەوەی کە چ ڕووداوێکی خۆش یان ناخۆش هەیە لە ژیانتا لە بیرینەکە یان حەز بکەی لەرە بیگەڕیتەوە بۆمان. ڕووداوێکی زۆر خۆش لە ئیشکردنمان لە پەیمانگا کە ڕوویە سەرەتای دەستپێکردنی ئیشمان بوو هەمووی چەند مانگێک بوو مەجموعە مناڵمان لابوو لە گەرمەی کاتی خوێندنا بوو پێشبڕکێکی نێودەوڵەتی کرا و ئێمە تازە بوو مناڵەکانمان تازە خەریبوو لێڤڵێکیان تەواو ئەکرد مؤسسەوتی کە پێشبڕکێک هەیە ئایا بەشداری ئەکەن بەڵام ئێمە وامان پێ باشە لە ئێستایان دەیکەن چکە قورسە بۆتان بەڵام ئێمە پێداکریمان کرد کە ئەبێ بەشداریکەن ڕۆژی یەکی یەک بوو کە قەت ئەو ڕۆژم بیر ناچێتەوە لەو کاتی عەسرەکەی بوو نزیکی سعات 5 پێشبڕکێکە دەستی پێکرد یعنی ئەلحەمدولیلا هەر تقریبا 20 دقیق لە پێشبڕکێکە ڕۆی یەکسەر مناڵەکانی ئێمە ڕۆشنە پلەکانی یەکەم و دۆم و سێم یەکسەر لە مؤسسە و پێیان وتین ئەم مناڵانە مناڵی ئێوەن ئەمانە مناڵی کوردن زۆر تایبەت بوو هەستی کرۆمان دووبوون و بەزایە نەچووە یان چەند ساڵەکە یعنی ئەوانی شتێگەیشتن کە بەڕاستی مناڵی کورد توانای زۆر باشی هەیە و لە دوایش ئەلحەمدولیلا کە نەتیجاتەوە پلە یەکەممان هەبوو دووەممان هەبوو سێممان هەبوو ئەوە ڕووداوێکە کە قەت بیرم ناچێتەوە زۆر خۆش بوو ڕووداوی ناخۆش دووبارەوەش هەر لە ئیشەکەمان بگەڕمەوە کاتی ئیفتتاحی پەیمانگاکەمان بوو یعنی خەڵکێکی زۆرمان بانگێش کرد بوو ئامادەکاریمان کرد بوو کە لە ڕۆژا چی ئەکەین تەلەفۆنمان بۆ کرا کە هێشتا ئیجازەکەتان تاو نەبووە ئەبێ هەمووی ئیلغا بکرێتەوە تەعاً زۆر قورس بوو بۆ من بەس ئەلحەمدولیلا دوای ئەوەش حەل بوو ئەوەش ناخۆش بوو لەو ڕۆژەیە زۆر ناخۆش بوو کەواتە ئەنی ئەو شتانە زۆر جار ناخۆشیش بێ بە ئەزمونێک بۆ ژیانی تۆ توانیت سوگی لێ بینی شایەن زۆر کەس ڕەش بینە بەرامبەر بە مناڵی ئێستا بەرامبەر بە داهاتووی ینی ئەم جیلە دەوترێت خەریکی ئایپادن یان بە جیلی ئایپادنەوە برێن تۆ ئومێدت هەیە بەئەکیدی هەمان چونکە مناڵ خۆی هەر لە بوونیەتەوە کە لە دایک ئەبێ من دایمە ئەڵێم زیرەکە بەڕاستی بۆ چکە مێشکێکی پاکی هەیە ڕاستە لە بیئەیەکە لە ژینگەیەکە هەیە کە زۆر مهتەم نەکراوە بەوەی کە ببرێتە ناو کۆمەڵێک پرۆگرامی تایبەت ببرێتە ناو کۆمەڵێک بەرنامجی تایبەت کە ئیش بکرێت لەسەر مێشکی ئیش بکرێت لەسەر یادگەی بەڵام ئەگەر تا ئێستش بەم شێوازە ڕۆشتووە لەمە بەدووە ئەتوانی گۆڕانکاری تێکپۆک ئەبێ ئەو مەسئولیاتە بگرێتە بەر چۆن من دایمە ئەڵێم ئەم مناڵی کە ئێستا ئایپاتێکی بەدەستەوەیە یاخود لە بەردەم تەلەڤیزۆنا دانیشتۆ 2 سعات خۆی ئەمەی هەڵە بژاردووە تۆ وردە فێرت کردو و ئایپاتت داوەتە دەستی لە جاری یەکەم و لە دووەما ئیتر ئەگەر تۆ لی پسەنی تۆ ئەو بۆی ئەگری کاتە تۆ فێری ئەم ژینگەیەت کرد کاتە تۆش ئەتوانی گۆڕانکاری تیا کرد ڕەنگە قورس بێ ئەکید ئاسانیە وەکو مناڵەکە لە سەرەتاوە ئێستا ئێمە مناڵەکەی خۆمان لە تەمەنی تقریبا ساڵ و 6 مانگ بوو ئیشمان کردو لەوەی کە یاری هزری بکەم و ئێستا لەگەڵ تەمەنەکی کە گەورەتر بووە کە ئەچین ئەیناسێتەوە کە کامانە یاری هزری و حەزی لێیکە بە ئەکیدی کەواتە ئەگەر مناڵێکیش بەم شێوازە هاتبێ ئەکرێت بگۆڕێت چونکە ئەو ژینگەیە تۆ بۆ دیاری کردووە ئەگۆڕێ بەڵام ستێپ بە ستێپ ئەبێ خۆتی لەگەڵ بی بۆمە ئەو ئایپاتی بەدەستێوتی سیرکردنی تەلەڤیزۆنی ئەگەر بۆ کاتێکی زۆرە یەکسەر یعنی مێلی ببڕە مێلی بگرەوە وردە بۆ نمونە ئەگەر 2 سعات بەکارێناوە بیکە بە سعاتێ سعاتەکە بکە بە نیو سعات بەڵام لە بری ئەوە بۆ نمونە زیاتر بیپەرە دەرەوە بۆ منە تێکەڵی مناڵی بکە خۆت یاری لەگەڵا بکە جارە هەر خۆم مۆبایلەکە نەگری بەدەستەوەی تر مناڵیش وایە یعنی تۆ مۆبایلەکە بەدەستەوە بە مناڵەکە دەڵێ ئایپاتەکە دانێ مۆبایلەکە دانێ نایکات لە بەرەوەی تۆ خۆت بەدەستەوە لەو کاتە دەی تۆ بیکوشێنەرەوە کە هاتی تەماڵ و بیکوشێنەرەوە لای بە ئینجا وەرە بە منداڵەکە بڵێ شوێنەخان کاتێک ئەمێ خاتوون ینی لە ژینگەیەکا گەورە بین ڕەنگە زۆر شتەکان بە ئەستەم بزانین خەونێکمان هەبێ بمانوێت لە بوارێکە ئیشکین بمانوێت دایک بین لە هەمان کاتە ئیشی ماڵ بکەین ئەمە قورس بێ بۆمان
تۆ پێیان بچێ بۆ خانمانی تر و ئەتەوێت چۆن ئەو هاوسەنگ یعنی لە ژیانی خۆدا چۆن ئەو هاوسەنگی و ڕاگرتووە بۆ ئەوی ببێ بە نمونەیەک بۆی کەسێک کە لێرە بەئەکیدی من دایمەوتومە ڕاستە ئێمە ئیشەکەین لە دەرەوە ڕاستە لە ڕەنگە لە شوێنێکە پۆزیشنێکمان هەبێ پێگەیەکمان هەبێ بەڵام ناکرێت ئەوە بیری خۆت بەریتەوە تۆ دایکیت تۆ خانمی ماڵێکی تۆ ئەرکی ماڵت لەسەر شانە تۆ کاتێککە میوانداریەکەی زۆربەی ئەرکەکە لەسەر خانمە بۆیە ناکرێت ئەمە لە خێزانێکت هەیە خێزانێکت هەیە ئەرکی هاوسەریت هەیە ئەرکی دایکایەتیت هەیە یعنی من لە ڕۆژە زۆربەی کاتەکانم لە دەرەوەی بەڵام کە ئێوارە دێمەوە یعنی ناتوانم ماڵەکەم پیس بێ ناتوانم چێشتم نەبێ ناتوانم خەریکی مناڵەکەم نەبم یعنی ئەو کاتی ڕاستە لە دەرەوەی کە خەریکی ئیشکردنی بەڵام ئەو کاتەشی کە دیتەوە ماڵەوە من نازانم یعنی بۆ ژیانی خۆموام نام یەکسەر بخەوم ڕاستە هیلاکەم زۆر زۆریش هیلاکەم بەڵام نەفسیەن وا مرتاحم کە کێمە ماڵەوە خانمێتی خۆم جێبەجێ بکەم چکە ئەو ئەرکی منە مناڵ زەمبی چییە تۆ هیلاکی تو لە دەرەوە ئیشەکەی ئەویان کرد خۆمان بە ئەو هاوسەنگیە تا ڕادێک ڕابگرین وەنیە بەئەکیدی زۆر گرنگیشانی بۆ من ئەندامانی خێزان کاتە خانمێک لە ماڵەکە هاوکاری بکەنایی بۆ نمونە هاوسەرەکەتە براکەتە باوکتە بە دڵنیاییەوە چونکە من دای ماڵم پیاو کە ئیش ئەکا لە دەرەوە ڕاست ئیش ئەرکی سەرەکی خۆیەتی بەڵام تۆکو خانمێک ئەمە ئەرکی دووەمی خۆتەکە هەڵت بژاردووە بەڵام لەگەڵ ئەوەشە بۆ ئەوەی کە سەرکەوتو بووی پێویستە کە یارمەتی دەرێکت هەبێ لە بۆ پتەبوونی و خێزان و مانەوەی دەستەکانە خۆش شوێنەخان ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێر بۆی چەند بەرنامەی لەگەڵمانە زۆر سەرکەوتنی زیاتر زۆر خۆشحاڵ بووم گەشتێکت نەبا بێ لە کۆتاییە یاخوا بەخێر بێن دەستان خۆش بێت ئەم ڕۆتاوە هیلابوون بە ئێمە خێر مەمنون دەست خۆش بە خاتوشێنێ خۆشحاڵ بووین بۆی کە لەگەڵمانەوەی لەم بەرنامەیە ئێمە لەگەڵ خاتوشێنەی کۆتایی بم بەرنامە ئەهێنین بۆ ئومێدی ئەوەی کاتێکی باشتان هەبێ هەتا بەرنامەیەکی تری ئاژین و لەگەڵ خانمێکی تری سەرکەوتووە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ